لە دەستپێکی خولی تیپە پلەیەکەکانی کوردستان هەردوویانەی هەڵەبجە و سەیسادەق ڕوبەڕوویەک بوونەوە. هەردوویانە خاوەن یاندەرێکی زۆرن و بە جۆش و خرۆشەوە بۆ سەرخستنی یانەکانیان هاتوونە تا یاریگا. هەڵەبجە لە ناو یاریگا واندەری خۆی دەیەوێت سێ خاڵی یاریەکە مسۆگەر بکات و سەیسادەقیش لە دەرەوەی یاریگای خۆی دەیەوێت یاریەکە بباتەوە یاخود بەبێ گۆڵ یاریەکە کۆتایی پێبێنێت. نیوەی یەکەمی یاریەکە هەڵەبجە باشتر دەبینجا، بەڵام ێڕای چەندینە لی گۆڵکردن نیوەی یەکەمی یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات. لە نیوەی دووەمی یاریەکە لە ئەنجامی هێرشەیەک لە دوایەکەکانی یانەی سەیسادەق باشتر دەبینجا، بەڵام یاریەکە لە کۆتا خولەکەکان بەبێ گۆڵ نزیک دەبوویەوە. یانەی هەڵەبجە سوودی لە هێرشەی کێڵگەڕاوە بینی و لە ڕێگەی یاریزان هاوکارجەلیل لە خولەکی 79 گۆڵی یەکەمی یاریەکەی تۆمار کردو. یانەی هەڵەبجە بۆ تاکە گۆڵە توانی یاریەکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێت و سێ خاڵی یاریەکەی بەدەستێنا. لە ناو ساحەی خۆمانە یەکەم یاری زۆر زەرور بوو ئێمە و ئێمە هەر بۆ ئەوە ژاتی لە ناو ساحەوە کە سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین، چونکە سەرەتا یاریوەک و سکەی وایە توانیمانێمەوە ئێوە تێپەڕێن ئینشەڵا بتوانین بۆ یاری داهاتوو مەسەلەن ئیش لەسەرەوە بکەین، ئەمە لە بیرکەین، چونکە ئەمە لە ڕاستیە تازە ڕۆژ ئەم یارێ پێشکەشەکەین بەو هاندەرە خۆشەویستانی کە پشتی ئێمە بوون. خۆتە زانی هەڵەبجە لە ڕووی ئیمکانێت و ئیمکانەتێکی زەعیفی هەیە، بەم گڕوتینێش دەرەکەوێ ئەمە هەمووی جهد و هەوڵ و ماندووبوونی یاریزانی خۆیت. ئینشەڵا توانین لە داهاتووە ئینشەڵا هەوڵ بین لەسەر ئەوانەی کە چۆن یاری بکەین بۆ داهاتوو، پشتیوان بەخوای گەورە سێ خاڵی یاریەکان بەدەست بێنین و سەرکەین بە خولی نابی ئینشەڵا. دیارێت توی شانس یاوەرمان نەبوو، وەکو بینیشتان ئاسێکی باشمان پێشکەش کرد، لە گۆڵکردنا مۆفەق نەبوون، لە هەلێکی هێرش هێڵگەڕاوە توانیان گۆڵێکەکەن لێبان، بەڵام لە ئاسیتی بەکار ڕازی بوون. گرنگەوەیە بیل یاریەکانی داهاتوو بکەینەوە. ئەم یارێ مۆفەق نەبوون، یاری داهاتوو یاریگای خۆمان ئینشەڵا بتوانین تاویز یاریەکانی کە بینەوە. هەڵەبجە و سەیسادەق هەمیشە یاریێکی بەهێز پێشکەش بە ئەندەرانیان دەکەن، هەر بۆیە یانەی هەڵەبجە یەکەم بردنەوەیان پێشکەش بە ئەندەرانی یانەکەیان کرد. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.